والله یەک تۆز بەڕای من سەبر لەسەر دراوەکانیان بگرن لەبەرەوەی سەرەتای لیزبوونی هەموو دراوێک ڕوو لە بەرزبوونەوە ئاکات. ئینشاءالله ئەگەری هەیە 2x 3xیش بەرز بیتەوە لەو کاتە بفرۆشن استفادە چی باشی لێ ئەەکەن. ئێمە وەک دەبین چەند ساڵە خەڵکانێکی زۆر پای ماینینگ دەکەن، یعنی خڕی دەکەنەوە لە ئێستانێکەدا کە 2025 بلۆکچێنی OKX ڕایگەیان کە دراوی پای لیست ئەکرێتن لە ناو بلۆکچێنی ئەوڕۆکە کە لیست کرا سەعات 11 مەسەلەن بەیانی لیست ئەکرێتن لە ناو بلۆکچێنی OKX. بڕیار وایە مەسەلەن کە پێشبینی بۆ ئەو دراوی پای بکرێتن لە مەسەلەن هەندێک پێشبینیان لە 8 سنت بۆ 30 سنت دانابوو، هەندێکیشان لە 7 دلار بۆ 11 دلار پێشبینیان دانایە. لە ئێستانەکە لیست کرا لە ناو بلۆکچێنی OKX لە 20 سنت کەمتر لیست کرایە، یعنی 90 سنت دەرچوو. والله یەک تۆز بەڕای من سەبر لەسەر دراوەکانیان بگرن لەبەرەوەی سەرەتای لیزبوونی هەموو دراوێک ڕوو لە بەرزبوونەوە ئاکات. ئینشاءالله ئەگەری هەیە 2x 3xیش بەرز بیتەوە لەو کاتە بفرۆشن استفادە چی باشی لێ ئەەکەن.